خوێندەکارن زاننگەها حەیات یا تایبەت لە باژارێ هەولێرێ چالاکیەکە نەڕازیبوونێت ناوا زاننگەهێدا لە دارخستن. ئەو چالاکیش بەروەیەکێ دەستپێکرد و بگۆتنە خوێندەکاران ئالا کوردستانê li ser avahiya zaningehê hatiye daxistin. لەسەر سەری خۆمان ئاڵای کوردستان بێتە خوارێ ئەو شتەش هیچ ئەوە نییەوە چی سەرۆک کولیەمان گوتی بەس ئەمە مقنعی نەبە قسانەی کردی بەدەستی ئەم قەستە ئیلا نامانەوەی کوردستان ببێتە عەرەبستان ئەو ئاڵایەکە داگرسات بانقەس بە دەستیان قەستی تێدا بووە وەک هەڵویزوەگرتنیەک لەگەڵ سەرجەم قوتابیەکان کۆبوونەوەیەکمان ڕێکێ خستووە بۆ کەمپینی دژی ئەوەی کە ئاڵای کوردستان دابەزیوە. لێ سەرۆکێ زاننگەهێ دوور دبینێ و ئالا کوردستانê bi destê kesekî hatibê daxistin û dibêje ew ê lêkolîna xwe bikin. Ew herwiha baldekşînê ku tiştî wî bi çavê xwe dîtiye ku ala Iraqê li şûna xwe nemabû û ya Kurdistanê jî negihabû ser erdê. با خێرایی زۆر سەریع دەبیتن لە شوێنێکی کە دەشتایی بیتن. من کە گەیشتمە شوێنی دیتم عەلەمی زانکۆی مەوجودە و عەلەمی کوردستانیش مەوجودە بەڵام نەکەوتە خوارێ. من کە هاتم ئاڵای عێراقم نەدیت. ئەنجا کوو بۆ ئەوەی نازم من کە هاتم و لەگەڵم مەزبوعە تەلەبەشە بۆ ئەو شتم نەدیت. خوێندەکارێک jî eşkere dike ku ev nêzîkî sê mehan bû ئالا Kurdistanê li ser avahiya zanengeha wan nehat bû bilindkirin. سەرۆکاتی زانکۆ مهتەم نەبووە بە ئاڵا سێ مانگە ئاڵای کوردستان وجودی نییە لەلایەن قوتابیەکانی کارگەڕی و ئابووری پێرێ بە هەدیە ئاڵایکی کوردستانیان هێنا ڕۆژی چوارشەمە بەداخەوە ئەو ڕۆکە هاتوین ئاڵاکە داگیراوە ئیستەش لەلایەن هەندێک دکتۆرەوە تەهدیدی ئەو تەلەبانە کراون کە لە خوێنەوە ئاڵای کوردستانیان نەڵاسیەوە بەبێ پرمۆشنی زانکۆ. خوێندەکارن کورد لە vê zaningehê dibêjin ئالا Kurdistanê ji bo wan simbûleke pîroz e û gelek wateyên wê niştîmanî hene û bi taybet di şerê nihayê başûrê Kurdistanê de ku rojane xwîn ji bo alê têrjandin. Rêveberên zaningehê bi gomanin ku sedema ketina ala Kurdistanê ji bo xwar bayê tund bû. Lê xwendekar vêyekê dûr dibînin. Lewra ew dixwazin ku lêkolîneke ciddî di derbarê vêyekê de vebe. Her wiha xwendekar tekez dikin ku ew qet qebûl nakin li zanîngehekê bixwînin ku ala Kurdistanê li ser bilind nemîne. Rengên şerro Rûdaw Hewlêr.